بسم الله الرحمن الرحیم. بینەران و بیسەرانی پەیام سڵاوتان لەبێ و ئەم کاتە و گشتکاتێکتان شاد و بەختەوەر بێت. ئیمان ناسنامەی تاچی وابەستە بە ئیسلامەوە، سەروەتی هەرە گەورەی ئێمەی بڕوادارە کە بۆتە سمبولی دینداری و ڕەنگڕێژی کەسایەتی و بنەمایی ئەخلاقی و چاکخوازیمان. ئیمان بۆتە چوارچێوەی پۆڵاینی پارێزگاریمان. بە ئیمانەوە جوانین، بە ئیمانەوە ژیانی دنیا و بەرزەخ و ئاخیرەتمان ڕەنگڕێژ دەکەین. بەڕێزان، دەمانەوێت لە تەوەرەی ئەمڕۆی بەرنامەی باس و خوازدا بپرسین حەقیقەتی ئیمان چییە؟ ئیمان چی پێبەخشیوین؟ جیاوازی کەسێکی باوەڕدار و کەسێکی بێباوەڕ لەکوێدایە؟ هەمومان لە مفرەدەی ئیمان وەکو چەمک و وەکو کردەوە تێگەیشتوین. کەسی ئیماندار بەچی جیا دەکرێتەوە؟ ئیمان ناوە یاخود ناوەرۆک و کردار. ئازیزانی بەرنامەی باس و خواز لە بەمیوانداری زۆر بەڕێز مامۆستا قادر دەرەشیشی بانگخواز گفتوگۆی حەقیقەتی ئیمان دەکەین. مامۆستای عزیز و خۆشەویست، زۆر بەخێربێی بۆ بەرنامەکەمان. سوپاسی ئامادەبوونت دەکەین. تەوەری بەرنامەکەمان ئەمڕۆ باسی حەقیقەتی ئیمانە. ڕۆژانە ئێمە تر لە منداڵی وا ڕاهاتوین، وا فێرکراوین، هەرواین، بۆمان ماوەتەوە بزانستیانە فێر بووین، ئیتر هەر ناوێکی لێدەنەی بە خۆمان دەڵێن ئیماندار، بە خۆمان دەڵێن کەسێکی باوەڕدار، کەسێکی باوەڕمان بە خودای گەورە، بە ڕۆژی دوایی و بە پایەکانی تریش هەیە. دەمانەوێت لە سەرەتای بەرنامەکەدا بزانین حەقیقەتی ئیمان چییە؟ ئیمان چییە؟ چۆن کەسێک بناسینەوە کە دەڵێ ئیماندارین؟ ئەو بنەمایانە چین کە پێویستە هەمان بێت؟ بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله. صلاة لأيوه لا بينران وبسراني بيام تلفزيوني بيام بايما لفيشا كلمة إيمان معنى لغوية كي حاربين. بله. كلمة إيمان لا أمين يأمنوا هاتوا. أمين يعني ضلنيابو، يأمنوا ضلنيا أبيت. آمين دڵنیابوو. مؤمن دوو معنای هەیە، هەم دڵنیابوو هەم دڵنیاکەر. ئەوە تا ڕەب العالەمین خۆی مؤمنە، یەکێ لە ناوەکانی مؤمنە، و صفەتی ئەوانەی کە دڵنیابوون پێش دووبارە پێیان ئەوترێ مؤمن. ئەمجا کەلیمەی دڵنیابوون بە چ معنا؟ بەم معنا ئەوی خوتورە و ترسە، ئەوی دڵنا ئارامیە، ئەوی بێتاقەتیە لێتدا بماڵرێت، پێوترێ ئەم ئینسانە ئینسانێکی، ئەم مرۆڤە مرۆڤێکی ئامینە، یعنی کەوتۆتە ناو ئەمنیەتەوە، بە تەواوی دڵنیا بووە. حەزەکەم میسالە بۆ باسکەم بۆ مانای دڵنیابوون. ئایا ئەم خەڵکە ئاوا دڵنیایە کە سیفەتی مؤمنی پێوەیە؟ پێش ئەوی معناکەی بکەم بێمە سەر لەفزە قورئانیەکان لە هەموویە بێژگە لە قل للمؤمنین یغضوا من أبصارهم. ئیتر هەمووی ئیشارەتەکە یا ئەیها الذین آمنوا فعلی مازیە، ئەی ئەو کەسانی هاتنە ژێر چەتری ئەمن و ئاسایش و ئارامشەوە، ئەی ئەو کەسانێک کە هاتنە ژێر چەتری دڵنیایەوە، هاتنە ژێر سەقفی دڵنیایەوە، ئیتر دوای ئەوە ناترسی لە باوبۆرانێک کە بێ بەسەرتا، ناترسی لە ڕەشەبایەک بتبات، ناترسی بەردێک لە شوێنە خلۆر بوویەوە با لە تۆ، چونکە تۆ لە بەڵێ لە شوێنێکی ئامینایت، پارێزراویت، شوێنێکی دڵنیایت. ملاحەزە بکە ئەگەر کەسێک لە وڵاتێکی غەریبەیە گیرفانی خاڵی بێت، دنیا زوقم و
سەرمایەکی زۆر تونی زستانە بێت ئەمجا پارە لە گیفانیان نەبێت ئەوجا زبانی وڵاتەکەیش نەزانێت ئەم مرۆڤە لە چه حاڵەتێکی نەئارامیایە دیارە ئیتر ئەزانین سەرما و سۆڵەیە جلەکانی تەڕ بووە کەس ناناسێت زبان نازانێت پارە لە گیفانیان نییە ئیتر لە کونجێکە کەس هەڵنیشتووە بە چاوەڕێی مەرگ نەجاتی بدات هیچێکی تر نابینێ نەجاتی بدات ئیلا مەرگ نەبێت مەرگیش خۆی بۆ خۆی تاڵترین ئومێدەکانە لە پڕێکاوەکو ئەم زمانی کە ئەمڕۆی ئێمەی تایە بڕۆیتە هەر وڵاتێکەوە ئیلا 4-5 شارە زووری و نازانم گەرمیانی ئەبینی لەنەوە ئەسوڕێنەوە لە پڕێکایەکێ لە دۆسەکانی ئاوا سەرکی لا کردەوە فڵانە کەسەوە تۆیت ئەوە چی خێرە لێرە ئەویش کەسەرێ بەرزەکاتەوە و کە ئەزانێ حاڵی خراپە ئەڵە سوار بە خۆ لە ئەشکۆتا گیری نەکردووە بڕۆنە بەرەو ماڵ خۆ تۆ بێکە سوکارنی بەڵێ کاتی کە سواری سیارەکەی ئەبێت چییە کات یەکەم جار ناپرسێ بۆ کوێمە بیت چونکە زانمە فڵانە کەسی دۆستێتی ئەمە ناو سیارەیە کە گەرماکەی داگرساندووە بۆی بەرەو ماڵی ئەبات لەوێ چایی گەرم و لەوێ شۆربایەکی گەرمی بۆ ئەکات یەکسەر خەوی لێ ئەکەوێت ئیتر ناپرسێ بە چ کۆڵانێکە ئەڕۆی چۆن ئەڕۆی کەی ئەگەیت ئەخەوێت چونکە خۆی داوەتە دەست ئەمین ئەو لە ئەمانایە ئەمە یا ئەیوهە الذین ئامنوا ئەی ئەو کەسانی هاتوونەتە ژێر چەتری ئەمان و ئیتر دڵنیان ئەمجا لە کاتێکە ئەم ئینسانە ئەم حاڵەتی بۆ دروست نەبوو ئەم حاڵەتە ئەمنیەتە ئیتر ئەوە هەر لە دوورەوە وەستاوە و لە خەیاڵی خۆی هاتۆتە ژێر چەترەکە وەکو چۆن کوێرێک ئەهێنی کەسێک گاڵتە بە نابینایە بکات دەستی ئەگرێ ئەڵێ ئەوە ناوماڵە دانیشە بۆ خۆت کەچی ماڵ نییە لەژێر سێبەری کێوێکە یا مەسەلەن درەختێکە دایناوە و کاتی هەستەکە گەرماکە لێنادەوە ئەزانێ ماڵە ئیتر کە تەماشاکە لە هەر لایەکەوە بەڵاو موسیبەتی بۆیەت دەی خەڵەتێنراویشە بۆ ئەزانرێ ئەمیشە ماڵە هەر ئاوها بەڕاستی کەسێ نەیتوانی بێ ئەو تومئەنینەیە بۆ خۆی دروست بکات هێشتای نەهاتۆتە ژێر چەتری ئەمانەوە نەیش هاتە ژێر چەتری ئەمانەوە هەموو بەڵاکان لە گردنی خۆیەتی چ بەڵا دنیاویەکان چه جەهەنەم پەنا بەخوا زۆر باشە مامۆستا تەواو جەنابەت قسەی خۆت کرد دەمێ بپرسم کە یەکێک لەو شتانەی کە خوای گەورە بەسەر ئەهلی مەکەدا منەتیان بەسەردا دەکا ئەوەیە کە ئەطعەمەهم من جوع وآمنەهم من خوف ئێمە تێرمان کردن لە برسێتی و کەیتر قەت برسیان نابێ و لە هەموو هەڕەشە و مەترسیێکی پاراستمانن کە ئەمن و ئەمانمان بۆ دابین کردوون ئێستا هەر دەسەڵاتێک هەر حکوومەتێک لە هەر هەڵبژارنێکدا هەر کەسێک هەر حیزبێک بانگەشە دەکا باشترین ئەوشت کە بانگەشەی بۆ دەکاوەیە کە نان بۆ خەڵک ئەمن و ئەمان ڕەفاهیەت کار و ئەمن و ئەمانیان بۆ دابین کە پرسیارەکەی من ئەوەیە کەسێک ئیمانی هەبوو کەسێک باوەڕی هەبوو کەسێک بڕوادار بوو کەسانی غەیری خۆی بەو شێوەی کە ئێستا نمونەمان بۆ هێنایەوە ئاوە لێی ئەمینن ئەوە دەبێت لە پێویستە لە دەست و زمان و پێویستە لە هەموو شتێکی ئەمین بن دووبارێکێتە پرسیارەکە قسەکەی من لەسەر ئەوەیە وەکو خی گەورە لە قورئانی پیرۆزدا کە سەبارەت بە مەکیەکان ئاماژە بۆ دەکا کە تێری کردن لە برسێتی ینی ئەوە کە قەت برسیان نابێ و کە قەتیش ناکەونە ترس و خەوفەوە ئیمانیش ئەمە بۆ ئینسان ینی لە بەرامبەر ئەوانی ترانی کەسێکی بێ ئیمانە یان ئیماندارە کە کەسێک زانیت ئیمانی هەیە بەڕێستان کەسێکی ئیماندارن ئەو ئیمانداری تۆ من دڵنیا دەکاتەوە بێمەترسیمەکە لەوەی کە هیچ شتێکی خراپ لە تۆ بۆ من بێت ئەوەی یەکێکی تر لە بابەت و باسەکە کە باز بکرێت لە معنای ئیمان کاتی کە ڕەب العالەمین ناوی مؤمنە ئینسانیش ناوی مؤمنە با دووبارە لێرەوە دەست پێ بکەینەوە کاتی کەسێک هاتە ژێر چەتری ئەمانەوە کە خۆی دڵنیا بوو ئیتر بێمنەت ئەبێت
بێمنەت ئەبێ تا هەرکوێ چاوی بڕ بکات چاو ئاسانە تا هەرکوێ فکری بڕ بکات بێجگە ئەڵڵا هیچی تر نابینێت قازانجەکان هەموو لە ئەڵڵا ئەبینێت زیانەکان هەموو لە ئەڵڵا ئەبینێت خوای گەورە زیان لە کەسێک نادا ئیلا خۆی زیانەکە هەڵ نەبژێرێ دووبارە کاتی زیانێکی لێدا ئیلا تربێتی ئەکا و ئامۆژگاری ئەکات کاتی بەڵایەکی هێنا ناتوانێت خۆی لێلادا مەگەر ڕەب العالەمین لێلادا کاتی خێرێکی بۆ هێنایە پێشەوە نەخۆی ئەتوانێت خۆی لێلا بدا نەخەڵک ئەتوانێت لێ بسێنێ مەگەر ئەوەی کە ڕەب العالەمین پێی نەدا دەی کەسێک ئاوهابوو ئاوا کەوتە ناو حاڵەتی دڵنیاییەوە ئەو کاتە نیازی بەوە نییە پاش قول لە خەڵک بدا درۆ لەگەڵ خەڵکا بکە هەمیشە درۆ کێیکە کەسی نیازمەند و ترسنۆکەیکە ترسنۆک باسی پاشاکان بکەین کەسی بەرژەوەندی پەرستێکە کەسێکە ئەگەر بێت و وانەکە ناژی کەسێکە ترسنۆکە ناچارە لەگەڵ خەڵکا درۆ بکە هەتاوەکو بەرژەوەندی بێتە دی کوردبینی شە بێگومان دەی کەسێکە خوای ئاوها ناسی شتێکی خۆشم کەوتە بیر بەڵێ کورد دەڵێ قسە دێنێ بەڵێ برادێک وتی سجن کرابوو لەو ئێرانە ئەمجا بە تۆمەی خراپ تۆمەکانیش بە دەلیل نەک ئەوەی هەر بوختانیان بۆ کردبێت شتێکیان کەوتۆتە دەست و متهم بووە ئەڵێ شەوان ئەیان بردم بۆ تحقیق و لێدان دوایە کە هەڕەشان تهدیدیانە کرد ئەگەر بێت و ئاعتراف نەکەی وا لێەکەی ئەیوت ئەوە ئێوەنین لە من ئەدەن ئەو خوایە لێمەدات حتمما بێئەدەبێکم لە بەرامبەر خوا کردووە ئەمە فەلاقی ئەوەیە ئەی خۆم ئەوێ پاکم کاتۆ ڕێک ئەوەنەم لێ ئەدەن کە خوا قەراری کردووە لەوە زیاتر ناتوانن کەواتە قەت پێتان ناڵم لێم مەدەن دەی کەسێک کە ئاوا بڵێ لە بەرامبەرەکەی بە نوکە شەقی تێ هەڵەیات کە دارێکی گرتۆ بەدەستی و ئەیە لە تەوقەسەری کە چەند ناڕەحەتە ئەم ئینسانە ئەوەنا بەو پەڕی تومئەنینەوە بزانێ لە ناو ئەو ژوورە تاریکەیشە لە ناو ئەو شەوە تاریکەیە لە بینی دوودانە جەلادا وا بزانێ ئەسڵەن خوابەری نەداوە و ئەم فەلاقانە فەلاقەی ئەڵڵاه لێی ئەیکات کەواتە خۆی عەرز کردووە لە بەردەمی ئەڵڵا چونکە مەفەڕ نییە ڕاکردن نییە لە بەردەستی ئەڵڵا لا مەفەڕ منه إلا إليه لا مەلجأ منه إلا إليه کاتی بتەوێ ڕاکەی لە دەستخوایە باوەشکی بەخوایە هەروکو چۆن دایکێکە زلێکەدا لە مناڵەکە لە دەست دایکی ڕاناکە باوەشکە بە سنگە چونکە ئەزانێ بەو باوەشکردن بە سنگە دایکی ئەتوێتەوە عاتیفەکەی ئاوا لە بەردەم ئەم جەلادانە ئاوا سەیری قەزیەکانەکات ئیتر چ نیازی بەوە هەیە لە پشت سەرەوە زەربەیە با لەم جەلادانە کەواتە ئینسانی ئیماندار یعنی ئەبێ ئەمانە بێنە دی کە دار و بەرد دوشمن و دۆست لە زبانی تۆ لە دەستی تۆ لە نێتی تۆ ئەمین بێت کەواتە با هەرێکە لە ئێمە کێشانەی خۆمان بکەین بەم مەعنا ئیمانیە ئەگەر ئەمە نەبوو لە دوو حاڵ بەدەر نییە ئەبێ ئێمە یا ئەوەتا بێ مبالاتین کە ئیتر کافرانش هەر قەزەکان بێ مبالاتیە شتێکی کە نییە یا ئەوەتا خێرا بگەڕێنەوە بۆ لای بۆ ژێر ئەو چەترە زۆر باشە مامۆستا پرسیارێکی جەوهەری بەڕاست ئێمە هەمومان لە حەقیقەتی ئیمان تێگەیشتوین دەزانین ئیمان چییە یان وەکو لە سەرەتای بەرنامەکەش ئاماژەم پێکرد ئێمە جۆرێک لە شوێن کەوتەی و جۆرێک لە لاساییکردنەوەی باوکو دایکمان و کەس و کارەکەمان دەڵێن ئیماندارین وەکو ژینگە و شوێنەکەمان کە ئێمە موسڵمانین یان بەڕاستی ئێمە لە حەقیقەتی ئیمان تێگەیشتوین ئیمان کردوینی ئەو مەخلوقی کە خوددا پێناسەی کەسێکی ئیمانداری پێدەکا فەرموودەکانی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام پێناسەی کەسێکی ئیمانداری پێدەکەن ئاوا تێگەیشتوین بەڵێ من دووبارە بەم پرسیارە بەشێک لە پرسیارەکە وەڵامەدەمەوە ئایا هەر ئەم خەڵکی با بڵێن سلەیمانی
لە بەریتانیا بژایە چەندی موسڵمانە بوو هەمووی مەسیحیە بوو ئەگەر لە سینا بووینایە هەمووی بودایی ئەبوو لە هیندستانە بووایە گاپەرستە بووین کەواتە بەڕاستی ئێمە دینمان هەڵ نەبژاردووە ئێمە دین بە ئیرس بۆمان ماوەتەوە هەروەکو نەورۆز بە ئیرس بۆمان ماوەتەوە شەڕ لەسەر ئاگری نەورۆزەکەین پارە لە گیرفانمان دەرەکەینە دەرەوە هەتاوەکو بتوانین بەعزێ سوتەمەنی و دار دروستکەین لە سەر شاخێکی بەرز ئاگرێ بکەینەوە کە لێمان بپرسن ئەرە بەڕاستی نەورۆز تاریخەکەی لەکوێوە دەست پێ کردو نازانین ئەرە ئەسڵەکەی چۆن چۆنی نازانین دەی باشە سوودی ئەمە چێ هەر نازانین ئەی ئەگەر نەیکەین چ موسیبەتێکی هەر نازانین لە عینی کاتیشە 1 ساڵ نییە ئێمە فەرامۆشی بکەین ئللا یادیەکەینەوە بەڕاستی ئێمە ئیمان ئاوا بۆمان هاتووە وئیلا ئەگەر قەرار بێ تۆ لەژێر چەتری ئەڵڵایەکەیت کە ئەتۆمێک ناسوڕێتەوە بە دەوری ناوکەکەی خۆیە ئەمجای تر ئەمە قسە ئەهێنێت نەک ئیلا بە ئاگاداری خوا ئاگاداری فەرقەکات ئیلا بە ئیزن و ئاگاداری خوا یعنی ئەبێ بەردەوام ئیزن لە لای خواوە بێت بە سوڕانی ئەو ئەتۆمە بە دەوری ناوکەکەی خۆیە لە کاتێکە عەدەدی ئەتۆمەکان لە هەموو کەونە دیارە بێژمارن ئیتر دیارە بێژمارن ئێتر ناتوانانی بوترێ ملیاردەها تریلیۆنەها کاپتریلیۆنەها نا بێژمارن حەدی نییە دەی باشە ئەمجا پوشێک نالێرێتەوە ئللا بە ئیزنی خوا نەبێ و بە حیکمەتیش نەبێت بە ئیزنی خوا نەبێ بە حیکمەتیش نەبێت دەی باشە کەواتە ئیتر تۆ بەشێکی لە ئەم کەونە بە حیکمەتی خوا ئەجوڵیتەوە خوای گەورە چاوی لە قازانج و زیانەکانتە هەموو مەرگ و ژینی تۆ لە دەست ئەوایە ئیتر تۆ مزڕێک نەماوە زیانە خوڕە و زیانە منێک نەماوە لەم سەرزەوێ زیان بە تۆ بگەێنێت دەی ئەگەر وابین چ نیازمان بە درۆکردن هەیە کە لە ئەو بازاڕە پڕێتی لە درۆ چ نیازمان بە دەستبڕین هەیە چ نیازمان بەوە هەیە چاکەکان بخەینە پێش و خراپەکان لە دواوە دانێن و بیکەن ناو عەلاگەکەەوە بۆ خەڵک چ نیازمان بەوە هەیە ڕیبا بخۆین چ نیازمان بەوە هەیە ڕق و کینە لە بەرامبەر فڵانە کەسە هەڵگرین زۆر باشە مامۆستا ئەوە ڕامان دەشێشێ ئەمە هەسەن بابەتێکی تەواو دەچێتە بابەتی عەقیدەیشی سەرفەوە بەڵام لەوانەیە ئێستا کۆمەڵی خەڵک چیان لە ئێمە و بێ ئەم توێژەی ئێمەیان ئاگاداری ئەمە بن لەوانەیە ئەوان ئەو پرسیارەیان بۆ دروست بێ ئەگەر هەموو شتێک بە ویست و قودرەتی ئیلاهی و بە ئیزنی ئیلاهی نەبێ هیچ شتێک ڕوونادا یعنی ئەهەمیەت و گرنگی ئەوە چێکە ئێمە بڕوادار بین یان بێ بڕوا بین لێرە ئەمە بۆ خۆی پرسیارەکە وەڵامەکە دیارە بەڵێ ئەم هەموو بەڵایەنی بەسەرمانە هاتووە ئەم هەموو پاشقولەی لە یەکتری ئەیین ئەو هەموو ئیماندارە گیری خواردو بەدەست 1000 بەڵاو موسیبەتەوە یعنی کاڵە ئیماندار کە خۆی ناوناوە ئیماندار لە ئەنجامی چییە؟ لە ئەنجامی نەبوونی ئەو ئیمانەیە یعنی ئەو ئیمانە نەیتوانێت ڕنگ باتەوە لە زاتیا بۆیە توش ئەموو بەڵاو موسیبەتانە هاتووە ئەی ئەم هەموو درۆدە لەسە دووبارە لە بازار ڕائەکرێت ئەو هەموو خیانەتی لە یەکتری ئەەکەین ئەو هەموو نائەمنیەتە ناتوانانی دەرگاکەت دانەخەیت و بڕێتە ماڵەوە ناتوانانی شتێک لەبەر دەرگا بەجێبێڵیت دێ ئەمە ئەهمیەتی ئیمانە ئەگەر بێت و ئەو خەڵکە ئەم ئیمانە بهێنایە تۆ پێویستی بەوە نەبوو دەرگادا بخەیت تۆ خەڵک پێویستی بەوە نەبوو 1000 پەردە دروستکە هەتاوەکو لە شەڕی چاوی من ئەمین بێت هەتا لە شەڕی زبانی من ئەمینی بێت تا لە شەڕی گوێچکەی من ئەمین بێت بەڵام مامۆستا تۆ ئێستا سەیری کۆمەلگای خۆمان دەکەی بەڕێزت ئاماژەت بۆ کرد ئەگەر لەوانەیە خەڵکی ئێرە لە شوێنێکی تربە ئیمان و عەقیدەیەکی تربە بەڵام کاتێ سەیری کۆمەلگای خۆمان دەکەی زۆر جیاوازی نییە لە ڕووی ئاکار و هەڵسو کەوتەوەی کە ئەمە خەڵکێکی ئیماندارە و زۆربەی شتەکانی لە ئیسلامەوە بۆ ماوەتەوە بەڵام فەرق کافی نییە چونکە بەعزێشت ئەبێتە عرف مەسەلەن لە ئەوروپایە و ئەڵێن درۆ نییە خەڵک لەگەڵ یەکترا درۆ ناکەن بەڵام ئایا ئەمە ئیمانەکە پێیەکات ئەوە عرفێکە پێیەکات
ئەمجا لە شوێنێکی تر مەسەرەن لە وڵاتێکی وەکو یابانە ئەوترێ نابینی بەرگە چکلێتێک لەسەر زەویە کافڕە بدرێت ئللا ئەگەر تۆ لە دەستی کەوتە خوار لە گیرفانی کەوتە خوار یەکێ لە دواوە هەڵی ئەگرێتەوە بانگیش ئەکات ئەیا بە دەست خۆتەوە بیوە لە شوێنێکی ترە دایبنێت دەی ئەمە عورفێک هێناوێتی هەڵبەتە عورفەکەیش ممکنە ئەویش ئیمانێک باوەڕ بە قەزەیەک بە مقدساتێک کردوێتی بە عورف و هێناوێتی لێرە ئەم کارە بۆتە عیبە ئێمەش من ناڵێم ئەمە بەرەکەتی ئیمانە بەڕاستی ئەوترێ لە وڵاتێکی دووبارە وەکو ئەوروپا ئەگەر 1 سەعات کارەبا بکوژێتەوە هەزارەها مارکێت تاڵا نەکرێت هەزارەها ماڵ تاڵا نەکرێت هەزارها پیاو ئەکوژرێت سیارە ئەفرێنرێ و ئەسووتێنرێت بەڵام لە وڵاتی ئێمە بینیمانە بە چەند ڕۆژ کارەبا وجودی نەبووە لەم پەڕیشار بۆ ئەو پەڕیشار مناڵێک ڕۆیشتووە نەترساوەلەوەی کەسێک زەرێکی پێ بگەێنێت بەڵام بەڕاستی ئەوە کافیە ئەمە بەرەکەتی ئیمانە ئەوە شەک لەوان نییە بەڵام ئێمە لەژێر هاتوونەتە سێبەری ئیمانەوە نەچوونەتە ناو ژێر خەیمەکە ئیمانەوە وئیلا ئێمە ئامادە نابین بە هیچ شێوەیەک سەر بۆ زوڵم و ستەمدا بنەوێنین ئامادە نابین ئینتیقام بسێنین دووبارە ئامادە نابین ڕق و کینەمان لە دڵا بێ بۆ هیچ کەسێکی تر سەیری عومەری کوڕی عەبدولعەزیز کە ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێ لە کاتێکە ئەزانێت دەرمان خوارد کرا کابرایی مجریم بانگ ئەکات کە دەرمانی پێداوە پەلاماری نابی کوژێت ناڵە بەوە چاوی بن و ئاوای لێ بکەن ئەڵێ چیان پێدایت بیهێنە با بنرێتەوە خەزێنەی موسڵمانان ئەوە لە ئەوانیان دزیوە داویانە بە تۆ تامن بکوژیت و گردنی ئازاکە خوا حەفیزی لێکە چونکە ئەزانێ ئەو ڕۆژە ئەمرێ کە خوا قەراری کردو بمرێت وما كان لنفس أن تموت إلا بإذن الله كتابا مؤجلا بۆ هیچ نەفسێک نییە لەم جەسەدە بێتە دەر تا لەلایەن خواوە فەرمان نەیەت کاتیش فەرمان هات دنیا ناتوانە ڕای بگرێت کەواتە بەزەی بەو کابرایەتەوە چه جرمێکت چه جەهەنەمێکت بۆ خۆت تاودا و من ڕزگار کرد زۆر باشە مامۆستای بەڕێز هەرچەند لەوانەیە مە پرسیارێکی تەقلیدی بێ بەڵام ئیمان ئەگەر ببی بە کەسێکی ئیماندار هەچەند ئەمە لە چوارچەوەی وەڵامەکانی بەڕێز تا گفتوگەکەماندا دەشێ وەڵامت دابێتەوە بەڵام دەمەوێت زۆرتر قسەی لەسەر بکەین ئیمان چی بە ئینسان دەبەخشێ و لە بەرامبەریشدا ڕێگری لێ دەکات لە چی ئەوانەی پێی دەبەخشێت تەنها شتە بە سوودەکانن و ئەوانەی کە لێی دەگرێتەوە کە ڕێگری لێ دەکات تەنها شتە زیانمەندەکانن یانەوانن کە ینی ئەوشتانن کە بۆ مرۆڤایەتی ئەوەی کە پێی دەبەخشێ قازانجیان هەیە و ئەوەی کە ڕێشی لێ دەگرێ زەرەنیان هەیە بۆ مرۆڤاتی بۆ کۆمەلگا پرسیارێ وەجیهە کاتێکەڵێ ئیمان بەم معنا ئەزانی خوایەکی زیندوی بیسەر و بینەر چاودێرتە مەجموعەیەک شت کە خوالی بێزار و بێتاقەتە دیاری کراون و ئەو شتانەی ئەو خوایی کە ڕزق و ڕۆزی بە تۆ ئەدات ئەو خوایی کە قازانج و زیانی تۆی تەحمل کردووە هەنێک واجباتی لەسەر تۆ داناوە دەیکەواتە ئەم ئینسانە خۆی ناتوانێت لەم سەرزەویە ئیتاعی کەسێک نەکات ناتوانێت هەر کەسە ببینی لەم سەرزەویە ئللا ئیلاهێکی هەیە پەرستشی ئەکات دەی یا قانونی وەزعیە یا قانونی ئیلاهیە دێ ئەم زاتە بەو پەڕێتم ئەنینە و ئارامەوە ئەکەوێتە شوێن ئەو شتانەی کە ئەو زاتە هەموو کۆنتترۆڵی ئەمی لە دەستایە هەموو زەرەر و زیانی ئەمی لە دەستایە هەموو زەرەر و زیانی هەموو کەونی لە دەستایە هەموو کەون هەڵ ئەسوڕێنێ ئەم بەشێکە لەم کەونە کەواتە ناخود ئاگا بە ڕزایەتی خۆیەوە خۆی ئەخاتە خولگەی ڕزایەتی ڕەبولعالەمینەوە ئەوەی خوای گەورە پێی خۆشە بەو مەسارە ئەڕوا و ئەوەی ئەو پێ ناخۆشە لێی لە ئەدات کەواتە خود بە خود وای لێ هات واجباتی خۆی جێبەجێ ئەکا واجباتی خۆی ئەبێتە گوڵ و ڕێحانەیەک بۆ بەرامبەرەکانی ئەبێتە بەرەکەت و خێر بۆ دەور و پشتەکانی لە دار و درەخت لە ژینگە لە ئینسانەکان لە حیوانەکان لە هەمووی دووبارە
ئەوی زیان بێ ئیتر لە ئەمەوە ناوەشێتەوە بۆ کەس بەڵکو زیان و زیانە خڕۆکانیش پاک ئەکاتەوە لای ئەبات. زۆر باشە مامۆستا. یەکێک لەو بابەتانەی کە ئێستا زۆرێک لە خەڵک بەدەستیەوە دەناڵێنن، زۆرێک خەڵک بەدەستیەوە مبتەلان، گرفتە دەرونیەکانە، حاڵەتە ڕوحیەکانی ئینسانە. ئەگەر سەردانی پزیشکە دەرونیەکان بکەی، نۆرینگە دەرونیەکان بکەی، بەڕاستی ئێستا خەڵکێکی زۆر سەردانیان دەکا. ئیتر سەردانی بە جیاوازی، سەردانی ئیتر چەندین کەس دەکەن بە ناوی چی و بە ناوی چی بە ناوی چی بۆی لەم گرفتارە دەرونیانە ڕزگاریان بێ. گرفتی دەرونیش بێگومان شتێکە لەگەڵ خەڵقی مرۆڤدا، لەگەڵ ئەوەی کە ژیان دروست بووە لە سەرزەوی، ئەم گرفتە دەرونیانش شتێکی سروشتین. بۆیە زۆرێک لە فەرمودە پیرۆزەکانی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام کە دوعان بۆ بەیانی و ئێواران بۆ کاتە جیاوازەکانی ئینسان، ئاماژن بەوەی کە خوای گەورە بمپارێزی لە تەمبەڵی، خوای گەورە بمپارێزی لە قەلە، خوای گەورە بمپارێزی لەوەی کە خەڵک بەسەر مازاڵ بێ، کە قەرز بەسەر مازاڵ بێ، کە چی و کە چی و کە چی. حاڵەتە دەرونی و ڕوحیەکانی کەسی ئیماندار، ئەگەر کەسێک ئیمانی هەبێ حاڵەتی دەرونی چۆنە، حاڵەتی ڕوحی چۆنە، ئەم بابەتە چۆن مامەڵەی لەگەڵ دەکات، چۆن ڕوبەڕووی دەبێتەوە. ئەمە بە ئیجابیات دەزانێت لە ژیانی خۆی، یانەمە تەواو بە سلبیانە مامەڵەی لەگەڵ دەکات. هەر یەکەم بگەڕێنە بۆ نمونونەکەی سەرەتا کە باسمان کرد، ئەوەی کە لە ناو بەفر و سەرماکە لە ناو ئەو وڵاتە غوربەتە کە بە تەنها جێما بوو، حاڵی چۆن بوو؟ دیارە زۆر قەلق و نەئارام، زۆر لە حاڵەتێکی ئیستیرابە، لە حاڵەتێکا کە وەکو باسمان کرد چاوەڕێ مەرگ بێ ڕزگاری بکات. ئەمجا بە یەکسەر بێنەوە بۆ نەحاڵەتە دەرونیەکان. چەند کەسمان بینیوە لە ئەنجامیش خەستی حاڵەتە دەرونیەکەی خۆی کوشتووە، کەواتە عینی ئەو زاتەوایە کە لەو شوێنای گیری خواردووە، چاوەڕێیە مەرگ بێ ڕەحمی پێ بکە نەجاتی بدات. ئەی کاتی کە سواری سیارەکە بوو یەکسەر خەوی لێکەوت، هەرچی فیشەکان بوو لە خۆی کردەوە، دڵێکی ئارام و مطمئین، چونکە ئەزانێ لە ئەمانەوە بۆ ئەمان ئەڕوات، لە دڵنیاییەوە بۆ دڵنیاییکی تر ئەڕوات. بەڕاستی کەسێ هاتە ژێر چەتری ئیمانەوە بەم کەلیمەی ئەی ئەو کەسانەی کە دڵنیا بوون، یا ئەیها الذین ئامنوا، ئەفەرمێ ئامینوا. ئەوە زۆر جێی سوالە، باشە کە بانگم ئەکا یا ئەیها الذین ئامنوا، ئیتر یعنی چی ئامینوا؟ ئەی ئەو کەسانەی کە ئیمانتان هێناوە، بەم معنە ئەڵێن ئیمانتان هێناوە، دەی ئیتر ئەمین بن، دەی ئیتر دڵنیا بن. ئەگەر دڵنیا نەبوویت لە دوو حاڵ بەدەر نییە، یا باوەڕت بە من نییە کە من تو ئەپارێزم، کە ئەمە بۆ خۆی نەهێنانی ئیمانە، یان تۆ نەهاتیتە ژێر چەترەکە، هەر کامیان بێ خەتەرەکەی خەیتۆ ئەگرێت، یا باوەڕت بە من نییە من ئەتپارێزم، ئەم کەشتێ من کەشتی ئەمانە غەرق نابێت، ئەم سیارەی من ئەدبەم بۆ ماڵێکی ئەمینت نابم و لە شوێنێک ونت ئەەکەم، یا تۆ هێشتای نەهاتیتە ژێر چەتری ئەمان. لە هەردووکیانە تۆ لە بەڵاکە نەجاتی نەبووە. کەواتە ئەو خەڵکەی تووشی ئەو قەلەقی و نائارامی و دڵهورە و ئیسترابە ئەبێت، بەڕاستی نەهاتوێتە ژێر ئەو چەترەوە. ئیتر با هەزار هەموو شەو تا بەیانی دوعا بکات، وردەکان بخوێنێت، ئەوە هەر عینەن نازانم بڵێم چی، عینەن ئەم خۆمان قورئانە خوێنینەوە، لێ ئەپرسی قورئان معنە ئەزانیت، ئەڵێنەوەڵا ئەی بۆچی بۆ ئەجرەکەی ئەوەنم ختم کردووە. دی باشە ئاخر قورئان مجموعەیە داخوازی تایە، تۆ خەبەر لە یەک دانە داخوازیان نییە، یەک دانیان جێبەجێ نەکردووە. إن الصلاة تنهى عن الفحشاء والمنكر. دەیکەواتە ئەگەر وای نەکرد ئەوە نوێژ نەکراوە. نوێژ نەهی ئەکا لە خراپە و لە منکەر، یان ئەفەرمێ الذين آمنوا وتطمئن قلوبهم بذكر الله ألا بذكر الله تطمئن القلوب. أم جاء أو ألا يعني محقق،
بەبێ ئەم لاولا بەبێ هیچ گومان و شتێک. ئینجا بابینەوە سەر ئەم ڕیوایەتە باز ئەکرێت ئەوتێ جارێک پیاوێک نەخۆشێنێ بۆ لای پێغەمبەری خوا عەلەیهی سەلام سەحابیەک پێ ئەڵێ مناڵەکەم نەخۆشە یا ڕەسوول الله ئەو عەلەیهی سەلات وسەلام ئەو پێ فەرمێ هەنگوینی پێ بدە کە هەنگوینە خوات ئێشەکەی زۆرە بێت یەتۆ بۆ لای پێغەمبەری خوا عەلەیهی سەلام ئەفەرمێ یا ڕەسوول الله ئێشەکەی زۆر بوو پێغەمبەری خوا فەرمێ خوا درۆ ناکە کە ئەفەرمێ فیهی شیفاء للناس سکی مناڵەکەی تۆ درۆکات باشە دەی لە دوای ئێشەکەی تون بوو دوای ئێش ئارام بوویەوە و مناڵ نەجاتی بوو لە نەخۆشیەکە دیارە خودی ئێشەکە بە معنای هەڵکردرانی نەخۆشی و ناڕەحەتیەکە بووە هەر ئاوها خوا معاذ الله خوای گەورە ئەفەرمێ محقق با ئاەتەکە معنا بکەین ئەوانەی ئیمانیان هێناوە بە ذکری خوا دڵیان ئارامە بێ ئەفەرمێ محقق ذکری خوا دڵ ئارامەکە ئەی بۆ ذکرەکەی من دڵم ئارام ناکە ئەوەی تر ذکر نییە ئەوەی تر لەم لاوە ئێمە هێشتا نەچوونەتە ناو ئەو کەشتی ئەمانەوە دیکە نەچوتە ناو کەشتی ئەمان ئیتر تۆ لەناو ئەو سەهۆڵ و بەفر و زەحمەتە هەر هاوارکەی هەر عینەن ئەو کەسانەی کە لیان ئەقەومێت لێ ئەقەومێ هاوارەکە فریام کەون خەڵکی نەخۆ کەسی نابینێت ئەڵێ بەشێکم لە شوێنێکۆ دەنگم ببیسرێت بەڵام هاوارێکی ناومێدانە ئیکات دەی هاواری ناومێدانە ناتوانێت ئومێد دروست کات دقیقاً وەکو کەسێکی ترسنۆک کە شەوێکی تاریک ئەچێتە دەرەوە ئەی کاتە گاڵە و هەرا و گۆرانی وتن و قاڵ بۆچی لە ئەسڵا ترسێکی زۆر لە دڵیا هەیە ناودەرونی ئەقیژێنە لە ترسا ئەوێ بەم گۆرانی وتنانە زاڵ بێ بەسەر قیژەی دەرونیە بە قیژەی خۆی زاڵ بێ بەسەر قیژەی دەرونیە ئاگای لە قیژەی دەرونی خۆی نەبێ وا نمود بکاو بنوێنێ کە ئەنەهوو من ناترسم دێ ئەخر ئەو وا نمودە یعنی ئەو واگەیاندنە نەجاتی نادا لە ترسە حەقیقیەکە هەر ئاوها نەهاتنە ژێر ئەو چەتری ئیمانە ئەو دڵنیا بوونە دروست نەبێت لە دەرونی هەر کەسێکە تەنها قسەکردن و زبان جوڵاندن بە کەلیمەی لا ئیلاهە ئیلا الله بە کەلیمەی ئەستەغفر الله ناتوانێت فرایکەوێت ئەسلی مشکلەی ئێمە هێشتا نەچوونەتە ژێر ئەو چەتری ئیمانە باوەڕ ئەوە واقعەکە ئەوەیە باوەڕمانیە خوا رازقە ئەجینا من لە برسیا بمرم هو الرزاق ذو القوة المتين دەی ئەگەر ئەو باوەڕم هەیە لە برسیا ئارێرە بمرم ئامادەنیم پەنجە بەرم بۆ نانێکی حرام ئامادەنیم بۆ کەسێ بڵێ ئەم نانەت ئەدەمێ بەڵام تەئیدی من کە لە کاتێکە ئەو خۆی تەئیدی خوا نەکات بڵێ تەئیدی بەرنامەکەی من کە لە کاتێکە ئەو تەئیدی بەرنامەکەی خوا نەکات ئەڵێ خوا ویستی تێرم ئەکات نەیشی ویست نانەکەی تۆش بخۆم من هەر لە بەرسیا زۆر باشە مامۆستا یعنی دەکرێت بڵین کە دەڵێن ئیماندارین تەنها شتێکە وەکو دروشم وەکو عینوانێک وەرمانگرتووە بەڵام تەرجمەیشی عەمەلیمان نەکردووە نەمان کردوتە کردار تەنها شتێکە لەسەر دەمانە وەگەرنا نەمان کردوتە عەمەلی وەگەرنا بەو زیکر و یادی خوایە دڵمان ساچین دەبێت بەوەی دڵنیا دەبین کە خوای گەورە تاخوا ئەجەلمان نێنێ نامرین تاخوای گەورە ئازارێکمان بۆ نێنێ پێ بەرمان ناکەوێت گە خوۆش ئازارێکی هێنا وەکو پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام ئامۆژگاری منداڵەکە دەکا هیچ کەس ناتوانێت ڕەتی بکاتەوە کەواتە ئەوەیە کە تەنها ئێمە وەکو دروشم هێشتومانەتەوە نەمان کردو بە تەرجمەی عەمەلیمان نەکردو کرداریمان نەکردو لە ڕاستیە هەر لە ئەسڵا ئیمانمان بەو شێوە نییە هەر ئیمانەکەمان بەو شێوە نییە بەڵام چونکە لە باو باپیر هات ماوەتە بۆمان ئەینەن نەورۆزەکە بۆتە دروشمێک باشە ئیتر بۆنێکیشمان کردووە وشە فەرامۆژ نەکەین بۆنێکیشمان کردووە چونکە سەیرەکەی لە هەنێک گوناه ئەگەڕێیتەوە کابرا چێنە لەم لاولا وردە گوناه ئەم لاولا بکات کەچی لە بەعزێ گوناهی کردوتە هێڵی سوور ناچێتە ئەو دیو کە ئەڵێ خوالم عاز دەبێت کەواتە ئێمە بۆنێکی ئیمانیشمان کردووە لە پاڵ ئەوە کە نەمان کردو بە کردار کەواتە نە ئەوەیە دەستمان لێ بەردابێ نە ئەوەیە چوبی نەژێر چەترەکەی و ڕزگاریشمان بوو بێت زۆر باشە
مامۆستا دەمەوێت پرسیارێکی تر بکەین ئەویش ئەوەیە ڕنگدانەوەی ئیمان بەسەر بڕوادارەوە کۆمەڵێک کۆمەڵی لایانی زۆرمان هەیە بەڵام ئاماژەیان پێ بکەین دەڕووی بەخشندەیەوە ئەگەر کەسێک ئیماندار بوو تا چەند کاریگەری دەبێت لەسەر لە ڕووی بەخشندەیی یان لە ڕووی لێبوردەیی لە ڕووی بەزەی هاتنەوە لە ڕووی ڕێزگرتن لە ڕووی إلى آخره ئەگەر کەسێک ئیمانداری حەقیقی بێ ئەمانە تا چەند ڕەنجی دەداتەوە جا دیسان پرسیارێکی تریشەیە ئیمان کەسی ئیماندار کەسی بڕوادار تەنها بەرامبەر کەسی بڕوادار ئەم کردەوانە دەکە یان ئیماندارێتی ئەو بۆ تەواوی بێژیان و گیاندارەکانیشە بۆ تەواوی بوونەوەرە خوای گەورە صفەتی ئیمانداران باسەکە ئەفەرمێ سیماهم في وجوههم من أثر السجود سجودیش بمعنى سجدە بردن نییە چونکە سجدە لە ناوچاوە دیار نییە بەڵکو ئەسەرەکەی کرداریەکەیە لە ئەنجامی تەسلیم بوونی بە ئەڵڵاه ئیتر لە دوورەوە ئەناسرێ هەر خەڵک بە بینینی ئارامەگرێت حەزەکەم لەرە میسالێ باسکەم اینجا ئێمە سەر تەوزیحی ئەو فەرمایشەکەی جەنابەت پیاوێک گوتی عێراقی وتی ئەوە پیاوێکی با بڵێین مولتەزیم وتی لە بازاڕی ماریوانە ئەڕۆیشتم لە کاتی شەڕی ئێران و عێراقا ئیتر عێراقی وەکو تریاکوا بوو هەر کەسە بگیرایە ئیتر بە ئاسان نەجاتی نەبوو بە هەر نوع گەشت بووە مەریوان وتی کابرایەک بەرەو ڕووم هات کابرای عێراقی بەرەو ڕووم هات وتی بە قاچاق هاتوومەتە ئێران من لە تۆ ناترسم من نازانم جورئەت ناکەم بەو چۆ بڕۆم ئەترسم خۆم کە ماڵێکە ئیطلاعاتی بن ئەترسم بڕۆمە شوێنێکە مەسەلەن کەسانێک بوون کە بە شوێن من ئاگرن وەلحەڵ کە ئەمن نەبم بەڵێ بەڵام لە تۆ ناترسم دەسم بگرە چیم لێ ئەەکەیت خۆیشی عێراقیە و لە ماڵی خەڵکایە وتی وەڵی من خۆیشم بارم بەسەر خەڵکەوە بەڵام تخوا بێ بە سەربارێک خۆمە سەر حاڵ زۆر لە تۆ خۆشتر نییە ئەمجا سیرکە لە ناو شارێکی زلا ممکنە ئەو پیاوە 3-4 سەعات بۆ بازارە سوڕابێتەوە بەم بڵێم بەو بڵێم کەسێک کە سیمای لە دەم و چاویا دیارە کە ئەمە خێری لێ ئەوەشێتەوە دەستی گرت لە کاتێکە ئەم ئیماندارە بەوێ نەوت ئەرە تۆ خۆت ئیمانداری تا من یارمەتی بدەم نا قەرارە ئیمانداران خەلیفەی خوان لە سەرزەوی ئەوە هەموو بەشەرەکان خەلیفەی خوان لە سەرزەوی بەڵام بە ئەندازەی لە ترازان لە ئیمان بەو ئەندازە دوورکەوتنەوەی لە خەلافەت بەجێهێشتنی وەزیفەی خەلافەتە دەی کە خوای گەورە خۆی ئیدارەی هەموو کەونی خۆی ئەکات هەموو زەڕەیەکی خۆی خەڵقی کردو لای بەڕێزە و لای بە نرخ و ئەیپارێزێ دەی جێنشینەکانی خوا لە سەرزەویە هەموو مەوجودەکانی خوا لە لای بەڕێزن بە کافرانیشەوە کەواتە کەسێکە ئەو ئیمانە ڕەنگی دایەوە باش ئەزانێت ناتوانێت خۆی قەرزاری عەفوو ناتوانێت خوا قەرزار بکات بینیمانە زۆر بینیمانە هەرچی بووە داوەتی لە ڕێی خوا و حەزەکەم لەرێش دوبارە میسالەتر باسکەم پیاوێکی عێراقی وتی لە ئێران بووین خێزانەکەم لە مناڵبوو نابوو خەبەرێکیشیان داوتیان مناڵبوون لە خەستەخانەش بۆتە پارە منیش تەنها 100 منم پێیە 100 منی باسی 25 حدودی 30 ساڵەمە پێشەکەم 30 ساڵ 27 ساڵەمە پێش ئەیوتی 100 من چی لێ بکەم ئەوە 100 من ئەو کاتە زۆر بوو بڕیاریدا وتی ئەمە بدەم بەخوا دوای بەڵام خوا من حەچم پێ نەما من هەرچیم بوویان بە تۆ ناڵم توش هەرچی هەیە بیە بە من خۆتە زانی بەڵام ئیتر من حتمما تۆ بەغیرەتری لە من بڕیارمدا ئەم 100 منە مەجموعەیە
عێراقی غەریب هەبوون لەوێ عەرەب و تورک و ئەمانە هەموو پیاوی دیندار و لە ترسی بەعس ڕایان کردبوو کە نەکەونە ناو گوناهی بەعسیەوە قەرارمدا داوەتێکیان بکەم وتی هاتمە بازار تەوزیعی پارەکەمە کرد ئەوەنەی بدەم بە برنج ئەوەنەی بدەم بە ڕۆن یعنی هیچیان لە ماڵمان نەبوو ئەبێ بیکڕم و بیبەمەوە ئەوەنەی بدەم بە سەوزە ئەوەنەی جۆرێک بەیەکیان نوقسان نەبێ وتی لە حساباتا بووم یەکیای لە پشتی سرم لەسەر شانم وتی ئەزانی لە فەرمانداری ئەوەنە پارە هاتوو بۆ ئاوارەکان ئەوەی کارتی سەوزی هەیە کارتەکەی پێوتم ئەرۆڵا پێمە وتی هێشتای نەمکڕی بوو خی گەورە باین کردن بۆ فەرمانداری لەوێ 6,000 تمەنیان پێدام کە خۆم مانگی 500 تمەن کرێخانۆکەم بوو یعنی پارەی 12 مان کرێخانوو ساڵێکی تەواو بەڵێ کاتی ئیمان ڕەنگی دایەوە بە پێچوانەی ئەوەی من نیمە چی بدەم ئەوەی هەیەی ئەیا بەخوا ئەڵێ خوایە گیان ئمجا من چاوەڕێتەوەکەم خوای گەورەش هەرگیز خۆی بە قەرزاری ئەو نایالێتەوە ئەوە تا خوای گەورە فەرمێ عبدي أنت تريد وأنا أريد ولا يكون إلا ما أريد فإن أطعتني فيما أريد أعطيتك فيما تريد وإن عصيتني فيما أريد أتعبتك فيما تريد ولا يكون إلا ما أريد أي بندكم تو أتوي لعزته لكرامت لقوربون لدنيا لنجات بالبلاو مصيبة لدوري لشر شياطين منيش أموي لبجوة كردنو لعبادت ئەگەر تۆ ئیتاعەت کردم لەوەی کە من ئەمەوێ منیش پێت ئەبەخشم لەوەی کە تۆ ئەتەوێ دیارە کەسێ ئاوا بوو بۆ بەندەی خوا سەری داوایشتی مناڵانە ناکات داوای میزەڵان و لەعابە ناکات ئەزانێ چی داوا ئەکات بێگومان خەزێنەی خۆی پەروەردگاریش زۆر فراوانە و زۆر پڕە وئین عەسەیتەنی فیما ئورید ئەگەر یاخیبی لەوەی مل هەڵبڕی لەوەی کە من ئەمەوێت عاسی بووی لەوەی کە من ئەمەوێ ئەتهەڕەتێنم بە شوێن ئارەزۆکانی خۆتا بە شوێن ئەوانی کە تۆ ئەتەوێ دوایەشە نایڵم بگەیتە ئەنجام وا دەرەچێک کە خۆم ئەمەوێت زۆر جانە مامۆستا کاتی بەرنامەکە کەم ماوە دەمەوێت پرسیارێک بکەم کەسێک کە لە ئیمان حاڵی بوو بێ ئیماندار بێ ئیدراشی ئەوەی بۆ دروست نابێت کە ناسینەوەی حەق و ناحەق بزانێت چۆن مامەڵە لەگەڵ ئەو شتە دەکا ئەوە حەقە و چۆن مامەڵە لەگەڵ ئەوە دەکا ناحەقە بەرچاوڕوونێکی تەواوەتی بۆ دروست نابێت لە ئەنجامی ئەو معلومات و ئەو زانیاری و زانستەی دەربارەی ئیمان هەیەتی و دەربارەی ئەو ڕۆشنایەتەی کە خوای پەروەردگار خستوێتێ ناو دڵیەوە ناو ڕوحیەوە لە دڵەوە دەزانێ هەست پێ دەکات کە ئەمە بکا و ئەمە نەکات خوای گەورە لە شوێنەکە ئیمانی بە بەسیرەت ناوناوە نور و بەسیرەت وە کوفریشی بە زوڵمات و تاریکی دیارە ئینسان لە ناو تاریکاییە چاڵایی و بەرزایی جیا ناکاتەوە ئەکەوێتە چاڵەوە و هۆشی لە خۆی نییە تەڕ و وشک ناتوانێت ببینێت لە ناو ڕووناکی هەموو ئەبیندێت دیارە لە ناو ئیمانە هەموو حەق و ناحەق ئاسان دیارن کە فەرمێ وەیەجعەل لەکم نوورا تەمشونە بهی کاتی ئەو ئیمانەت هێنا ئەفەرمێ نورێکت پێ ئەدەم تەمشونە بهی بە مەعنا ناڕێ پێ ئەەکەیت بەم مەعنا ئوموری ژیانی خۆت بە پێی ئەم نورە ئەتوانی حەق و ناحەقی جاکەیتەوە کەواتە ڕۆژگارێک تۆ ناکەوتە ناو ناحەقیەکەوە هەر کاتیش کەوتە ناو ناحەقێکی بچووکەوە بزانە بەو ئەندازە تۆ تووشی خەلەلێک هاتوویت لە مەسەلە ئیمانیەکان تا لە ئیتاع و عیبادەتی ڕەب العالەمینە تووشی خەلەلێک هاتووی بۆیە لێرە کەوتیە ناو هەڵەیەکەوە جوانە ئیمان تا چەند تاچ ئیماندار خۆشحاڵ دەکا هەمیشە گەشتبینی دەکا هەمیشە ئولفەتی هەیە بەرامبەر ژیانی خۆش دەوێت بە جوانیەوە بۆ هەموو ژیان دەڕوانێ بۆ مرۆڤەکان دەڕوانێ بۆ مەخلووقەکانی خوا دەڕوانێ کاتی کە مرۆڤێک هەستی بەوە کرد هیچ جموجۆڵێک بەبێ حکمت نییە نەک بەبێ ئیزنی خوانیە بەبێ ئیزنی خوانی و بەبێ حکمت نییە ئیتر ئەو شتێک نابینێ ناشرین کاتی تووشی بەڵایەگێت ئەڵێ ئەم بەڵا
مەأمورێکی ئیلاهیە من ئەبا بۆ ئەو شوێنەی کە خوا ئەیەوێت دەی کاتی ئەزانێ ئەمە دەعوەتی ئیلاهیە ئەی بات کەس نییە بەقەی ئەو دڵخۆش و شادومان بێت هەمتر بە کورتی حەزەکەم لێرە یەک میسال باسکەم زۆر کەمماوە بەڵێ برادێک وتی مەزرعی لەناو مەزرعەیەکە هەنگماندانا بوو 3 نەفەر مەزرعی شەوەر کە ئیتر هەنگی تیادا ئەنرێت هەنگیونێکی زۆری تێکۆکاتەوە وتی ئەمە هەنگی برادێکیان بوو ئەمە هین بوو ئەشەی ئەو بوو بەڕیزە ئەوەی من لە ناوەڕاستە کاتی چوین بۆ بڕینی هەنگەکانی شانەکانی ئەوان پڕ بوو لە هەنگوینە ئەوەی من یەک قەترێکیان نەبوو یعنی من یەک قەترە هەنگوینم نەبوو و هی ئەوان پڕ وتم خوایە گیان هەر ئەوەی من و جیا کردوتەوە زانیوت ئەوەی هی منە ئەویشە هی ئەوانە دیار ئەزانی هەم دی هەر بەوەی کە ئەزانی هەم بەسمە زۆر سپاس مامۆستا گیان سپاس بۆ بەڕێز مامۆستا قادر دەرەشیشی بانگخواست کە لە بەرنامەی ئەمڕۆی باس و خواست و لە تەوەرەی ئەمڕۆ حقیقەتی ئیمان لەگەڵماندا بوو زۆر سپاسی دەکەین سپاس بۆ ئێوەی بینەریش کە تاوەکو ئەم ساتە لەگەڵمان بوون خوای گەورە یار و یاوەری هەموو لایەک بێ خواتان لەگەڵ